لەگەڵ بەڕێز غازی حەسەن شرۆڤەکانی سیاسی کە لە شاری مینۆسیتا لە ئەمریکاوە لەگەڵمانە گفتوگوی زیاتر سەبارەت بە بارودۆخی عێراق دەکەین. بەڕێز غازی حەسەن ئەم کاتتان باش، سیناریۆکانی بەردەمی عێراق چین؟ سپاس بۆم دەرفەتە. ئێمە دەزانین دەمێکە عێراق ینی ئەمڕۆ نییە چەند ساڵێکە عێراق بەرەو قەیرانێکی زۆر دژوار دەچێتن لایەنە سیاسەکان بە شێوەیەکی تند یەکتر ڕەت دەکەنەوە، ئامادەنینە قبوڵی ئەنجامەکانی هەڵبژاردن بکەن، یەکتر قبول بکەن بەتایبەتی لایەنە شیعیەکان حیزبە شیعیەکان لەم دوایانە دابەش بوون بەسەر دوو بەرەی هەرێمی سیاسی حتا مێژووی و جوگرافیش ئەوانەی سەر بە ئێرانن بە ئاشکرا دیارن ئێستا، ئەوانەی خۆیان بە عێراقی دەزانن یان نزیکن لە بەرەی عەرەبی وەکو دوو بەرەی دژ بێت کار دەکەن. بێگومان ئەوەی ڕوو دەدات چاوەڕان کراو بووە لایەنە سیاسەکان شڕۆڤەکاران زۆر بەڕوونی پێشبینی ئەم پێشاتانیان کردووە و ڕەنگە خراپتریش بێتن ئەگەر لایەنەکان ئەوانەی دڵسۆزن، ئەوانەی خەمخۆری عێراقن، ئەوانەی نانەوێ ناوماڵی شیعە تووشی قەیران و لێکەڵوەشانەوە دابەشبوونێکی مەترسی دەربچێت چارەسەری ئەوکەن. بەڵام بە هەموو سیناریۆکان ئەوەی دەیبینین دۆخی عێراق بەرەو ئاڵۆزبوونی پتر دەچێتن. بەتایبەتی ئێستا دەبینین ئەمڕۆ ڕوبەڕووبوونەوەی چەکداری هەیە، خەڵکێکی زۆر کوژراوە، خەڵکێکی زۆر بریندارە. وەکۆی من دەیبیستم لە ڕێگای دەستگاکانی ڕاگەاندنەوە چەشی قورس کۆ دەکرێتەوە بۆ ئەوەی لایەنە دژبەیەکان یەکتری پێڕابگرن، یەکتر پێسنوردار بکەن. ئەمە بێگومان عێراق لایەنە شیعیەکان پێکاتی عێراقی بەرەو کارەساتێکی گەورە دەباتن. هەروەها ئێستا لایەنە عەرەبیەکان خۆیانن سەروەری عێراق، کیان و دەوڵەتی عێراق دەخەنە ژێر پرسیارەوە. ئێمە دەمێکە دەزانین لایەنە عەرەبیەکان دەسەڵاتدارەکانی عێراق بەبێ هۆکار کورد لایەنە کوردیەکان تۆمەتبار دەکەن بەوەی کار بۆ دابەشکردن و لەتکردنی عێراق دەبن. بەڵام ئەوەی ئێستامە دەیبینین لە کۆنی شەوهەر عەرەب خۆیان سەبەبکار و هۆکاری ئەوە بوون کە عێراق وەکو دەوڵەتێکی خاوەنکیانی دەستوری دیموکراتی ڕێز لێگیرا و نەبێتن، هەمیشە لە ژێر پرسیار بێتن. ئەمەی ئێستا دەیبینی ئەم ڕووداوانە خۆیان لێی بەرپرسن چارەنووسی عێراق باڕۆژی عێراق بەرەو شوێنێکی نادیار دەبن. بەڵێ سەروەری عێراق هەمیشە لە ژێر پرسیار بێت لە بەرژەوەندی چییە؟ بڕوان ناکەم کەسێک ئێستا ئارەزوی ئەوە بکە سەروەری عێراق لە ژێر پرسیار بیت، بەڵام پرسیاری گرنگ ئەوەیە بۆچی ئەم لایەنانە سەروەری عێراق، دیموکراسیەت، هەڵبژاردن، ئەو بنەما دەستوریانەی کە زامنە بۆ پێکەوە ژیان، بۆ ڕێزگرتنی یەکتری، بۆ بەکردەوە جێکردنەوەی مافی پێکاتەکانی عێراق پێشێ دەکەن. ئەمە بەڕێی من هۆکارە بۆ ئەوەی هەمیشە سەروەری عێراق لە مەترسی بێتن، بکەوێتە ژێرترسەوە. لە هەمان کاتدا خەڵکی هاوڵاتیانی عێراق لە ناوڕاست و خواروی عێراق بەڕاستی لە 30 ساڵی ڕابردوودا تووشی قەیرانی ئابووری و ژیان و ئاسایش و نەبوونیشی زۆر مەترسیدار بوونەتەوە. پێم وایە هەر مەترسیەک لەسەر سەروەری عێراق بە قانزاندی ئەم خەرکە هەژار و نەدارەی خوارو و ناوەڕاستی عێراق دەبێت بۆ ئەوەی جارێشتر بتوانن ژیانێکی ئارام گوزەرانێکی باشتر لەوەی ئێستا نەبێت. ئەوان کارەبا و ئاویان نییە، ئاوی خواردنەوەیان نییە، سەرچاوەی ژیانیان نییە. گەندەڵەیەکی ئەجگار زۆر لە ناوچەکانی خواروی عێراق هەیە، بێ ئەوەی هیچ لایەنێک خۆی لێ بکاتە بەرپرسیار، بێ ئەوەی هیچ دەوڵەتێک ئاماژەی پێ بکە.
بەڵێ باست لەوە کرد ڕەنگە تا ئێستاش هەندێک لایانی دۆسۆزی سیاسی عراقیان کەسایەتی دۆسۆزی سیاسی عراق بربیانێتن بارودۆخە چارەسەرکەن ئەگەر بەڕاستی دۆسۆزی عراقن بۆ هێشتیان بارودۆخی عراق بەم ڕۆژە بگات یان ئەوانیش بیریان ناکەوێتەوە تا بارودۆخەکە نەگاتە مریشکە ڕەشەوە کوردێکی خۆمانەڵێ دۆسۆزیەکەیان دەرناکەوێ. ما دەزانین سیاست زۆر جار خەرکانێک شوێر دەکانی بەرژەوەندی ئەوەی ئێستا لە ناو عراقدا هەیە بەرژەوەندیە داراییەکە دەستکەوتی شەخصی دەستکەوتی حزبی ئەوەندە زۆرە هەمووی خراوەتە سەروی بەرژەوەندی بە ناو نیشتیمان ئەوەی کە لە بەرنامە سیاسەکان ئاماژەی پێ دەکەن. ئەوان ئەمە دەمێکە دەزانین لە بەرامبەر کورد هەمیشە باسی سەروەری عراق دەکەن باسی یەک پارتی خاشی عراق دەکەن باسی بە دەوڵەت بوون دەکەن بەڵام بۆ خۆیان ئەوەی ئێستا دەیبینین لە کردەوەشدا دەمێکە دەوڵەتی عراق وەکو دەوڵەت نهێشتراوەتەوە کیان و مؤسساتی عراقی وەکو کیانێکی دەستوری دیموکراتی مەدەنی نهێشتراوەتەوە بۆیە ئەوانە کە بانگەشەی بەڕاستی درسۆزیش بۆ عراق و خەمخۆری بە عراق دەکەن لە ژێر گومانە نیەتی سیاسیان لە ژێر گومانە چکەوە ئێستا بەکردەوە دەیبینین عراق بەرەو چ کارەساتێکی گەورە دەبن بەرەو دابەشبوونی دەبن بەرەو دوا ڕۆژێکی نادیاری دەبن عراق دەخنە ژێر پرسیارێک کە ڕەنگە چاکردنەوە و دروستکردنەوەی سەر لە نوێی ئەرکێکی ئەزگار قرس بێت پێمە ئەم جارە کورد کە پێشتر لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامی دیکتاتۆر کورد بەشداریەکی کارا و کاریگەری کرد لە بیناکردنەوەی دەوڵەتی عراق و پێکینانەوەی عراق و بیناکردنی دیموکراسیەت کورد هۆکارە کورد گەورەترین دەوری هەیە لە بیناکردنی دیموکراسیەت لە عراق من پێم وایە لایەنە سونیەکان لایەنە شیعیەکان لە بنەڕەت بە ئیمانیان بە دیموکراتیەت نییە ئەمەشە کە دوای ئەوەندە ساڵە ئەوەی ئێستا دەیبینین ئەمە نەتیجەی نەبوونی دیموکراتیەتە نەتیجەی قبول نەکردنی ئەنجامەکانی هەڵبژاردنە نەتیجەی قبول نەکردنی یەکێ لە هەر شوێنێک دیموکراسیەت لاواز بوو لە هەر شوێنێک دیموکراسیەت نەبوو ئەنجامەکەی ئەگەر بۆ ماوەیەکی درێژی دەرنەکەوێت بەڵام لە کۆتاییدا وەکەوەی ئێستا دەیبینین بە دیار دەکەوێت بۆ من گومانم لە درسۆزی لایەنە عراقیەکان هەیە کە بۆ لە بەرامبەر کورد بۆ سەروەری و دیموکراسیەتی عراق بۆ خاکی عراق دەگرێن ئەوان ئەوە ئێران ئەوە تورکیا ئەوە هەندێک وڵاتی تر بە ئاشکرا نەک دەست لە کاروباری عراق بەردەدن خۆیان بە حکومڕان لە عراق دەبینن تا ئێستا بە قسەیەکی بچووکی ژەڕەخنیان لەم دەستێوەردان و خۆفەرزکردنەی هەندێک وڵاتانی لە ئیقلیمی نەگرت بە کەسی بەرامبەر کورد بۆ سەربەخۆیی بۆ کیانی عراق بۆ دەوڵەتەکان دەگرێن بۆیە من گومان لە بەڕاستی دەکردەوە گومان لە دڵسۆزیان بۆ عراق و بۆ نیشتیمان و بۆ ئەم بەڵیشمە گەورە هەیە دەکەم. بەڵێ دەتوانین بڵێن بارودۆخی ئێستای عراق بەشێکیشی بۆەوە دەگەڕێتەوە بە تایبەت ئەمڕۆ کە گەلی عراق گەیشتونەتەوە بڕوایەی کە هەڵبژاردن چارەسەر نییە بۆ هیچ گۆڕانکاریەک لە عراقدا. ئێمە دەبی بەڕاستی دەبیدان بە حەقیقەتێک دابنین لە کۆمەلگای دواکەوتوو دیموکراسیەت تەنیا تەمسیلیەکە نمایشێکی سیاسیە ئەگەر خەرک لە خوارو ناوەڕاستی عراق برسی بوو نانیان نەبوو بەکارهێنران وەکو کەرەستەیەک دیموکراسیەت و دەنگدان هیچ بەهایەکی نامینێ ئەگەر مەزهبێک هات خۆی فەرز کرد لەسەر تەواوی مافە مەدەنیەکانی خەرک مافە مەدەنیەکانی هاوڵاتیان دیموکراتیەت دەنگدان چ کاریگەریشی دەمینێ کە خەرک لە ناو میلیشیاکان بەکار بهێندرێن و بە کوژ بدرێن لە ڕووی فکریەوە گۆشەگیر بکرێن بە بیر و باوەڕی مەسەبی تاکە مەسەبێک تاکە نەتەوەیەک تاکە ئاراستەیەک بێگومان دەنگدان و دیموکراسیەت هیچ بەهایەکی نامینێ لەبەر ئەوە ئێمە نابی خۆمان بەهەڵەتدا بین عراق لە بێژووی دروستبوونی دەوڵەتی عراق بە خوێن بەڕێوە براوە
بە توندوتیژی بەڕێوەبرا بە کودەتا بەڕێوەبراوە یعنی ئێستاش ترس لەوە هەیە کە هەموو ڕۆژێک کودەتایەکی سەربازی بقومێ کە ئەم کودەتایە بەڕاستی دەبێتە کارەساتێکی ئێجگار گەورە بۆ چارەنووسی هاوڵاتیانی عێراق بۆ پێکاتەکان بۆ دوار ڕژی ئەو وڵاتە هەتا بۆ ناوچەکەش لەبەرەوە دەزانین لە شێرگە و لە ژینگەیەکی دواکەوتو زۆر پرسە دیموکراسیەت بە خێرایی بینا بکرێ یان لە ژینگەیە کە ڕاوپڕ و خنکێنراوە لە ناو دەسەڵاتی مەسەبی دەسەڵاتی ئاینی دەسەڵاتی تاکڕەوی دەسەڵاتی خۆسەپێنی گەندەڵی تاگڕەوی بکرێت دیموکراسیەت بەکو خۆی بینا بکرێت دەنگدان ڕێزی بگیرێ بێگومان ئەمانەش هەموو پێچەوانەی مافی مەدەنی هاوڵاتیانە بەڵێ ئەگەر بێت و بارودۆخی ئێستای عێراق لەم ئێوارەیە خراپتر بێت شەڕەکە زیاتر سەر بکێشێ بگاتە شەڕی کۆڵان بە کۆڵانی نێوان پێکاتەکانی شیعە دوایی دامرکاندنەوەی و شەڕە هەروە ئاسانە بێ بێگومان نەخێر هەر شەڕ لە تەقەی یەکەمیەوە قورسەکە کە تەقەی یەکەمی تێدا کرا و خوێن ڕژا و ناکۆچەکان قوڵتر بوونەوە کۆنتڕۆل و یەکلایکردنەوەی زۆر قرس دەبێتن ئێمە دەزانین بمێکە لایەنە شیعیەکان بەڕاستی خۆیان ئامادە دەکەن بۆ ئەم ڕۆژە ئەوان لایەنە سیاسی شیعیەکان تەجروبەیەکی زۆر فاشیل و سەرنەکەوتویان هەیە لە بەڕێوەبردن و حکومکردن لە عێراق هەموو عێراق تەسلیمی لایەنە سیاسی شیعەکان کرایە بەڵام بەداخەوە ناتوانانی لە ماوەیەکی ئەجگار کورد نیشانیان دەکە شایەنی دەسەڵاتێکی دیموکراتی دەسەڵاتێکی کراوە دەسەڵات بیناکردنی کۆمەلگای مەدەنی نین ئەوان پێچەوەنەوە بەرەو خۆفەرزکردن و بەلاوەنانی پێکاتەکانی تر و کۆمەلگا و هەتا ئاینەکانی تر هەتا ئەو بوونی داعش دەرکەوتنی داعش دەرکەوتنی توندوتیژی دەرکەوتنی گەندەڵی دواکەوتن نەبوونی بوارەکانی خزمەتگوزاری ئەوان لێی بەرپرسن ئەوان بە کردەوە نیشانیاندا لە دەسەڵات بەڕێوەبردن سەرکەوتوو نەبوون نانتوانی دەسەڵات لە قازانجی بەرەو پێشبردننی بواری خزمەتگوزاری کیانی خۆیان مەسەبی خۆیان بەکار بینن بپێچەوە ئەوان هەموو ئەو دەسەڵاتیان بەرەو ئاراستەیەک و بەرەو گۆشەیەکی داخراو بردووە کە مەترسیدارە مەترسیەکەش لە پەرەسەندنێکی زۆر دژوار ناهەموار و نەگونجاودایە بەڵێ پێتان وایە ئەو مەرجانەی مۆختەدا سەدر لەم کۆتایانەدا کە تەنها مەرجی هەبوو ئامادەی گفتوگۆ نەبوو ئامادەی دانیشتن نەبوو تەنها بە مەرج قسەیەکە لەگەڵ بەرامبەرەکانیدا بەتابەت لەگەڵ چوارچێوی هەمانگی ئەمە کاردانەوەی بوو لە بەرامبەر چوارچێوی هەمانگی بۆ ئەوەی کاتێ ویستی حکوومەت پێک بێنێ لەگەڵ پارتی و سونەکاندا چوارچێوی هەمانگی پەکیان خست و نانێش پێکی بێنێ بۆیە دواتر ئەم بەردەوام کاردانەوەکانی بەم شێوەیە بوون ئێمە دەزانین پێشەوەی وەڵامی پرسیارە بدەمەوە تەبیعەت و سروشتی بیرکردنەوەی مۆختەدا سەدر بیرکردنەوە و پێکاتەیەکی ناجێگیرە هەمیشە لە گۆڕاندا ئامادە لە هەر ساتێک لەگەر هەر گۆڕاتێک لەگەر هەر دۆخێکی نوێش بیرکردنەوە و تێڕوانین هەڵوێستێکی جیا لەوە پێشترێ بێ کە ئەمە قورسە تۆ دیاری بکەی مقتەدا سەدر چۆن بیر دەکاتەوە چۆن ئیش دەکات چی دەوێتن ئێمە دەبینین ئەو مەرج و مەرجکاریانەی ئێستا هەنە بەشێکیان بۆ چارەسەرە بەرزشیان بۆ چارەسەر نەکردنە زۆر جار لایەنە سیاسەکان هەندێک مەرج پێشکەش دەکەن بۆ ئەوەی چارەسەری کێشەکان نەکەن نەک چارەسەری کێشەکان بکەن ئاسان نییە ئەم دوولایەنە کە یەکتری تاوانبار دەکەن ئێمە دەزانین بە هەڵبژارنەکان ڕاشکاوانە مقتەدا سەدر درشمی دوورخستنەوەی هەندێک لە کەسایەتیە شیعیەکانە کە ئەوان خۆیان بە دەسەڵاتدار و بەهێز دەزانن و لەشکریان هەیە و چەکداریان هەیە بەڵام مقتەدا سەدر ئامادە نییە لەگەر ئەوان بە هیچ جۆرێک حکومڕانی بکاتن پێی وایە ئەوانە هۆکاری تێکچوونی ئەم بارودۆخەی عێراق و بارودۆخی ناوەخۆی شیعەشە بۆیە
ئامادە نییە لەگەر ئەوان ئیش بکاتن ئەگەر هەر مەرجێکیانە بێ ئەگەر ئەوان بەڕێی من مەرجەکانیشی جێبەجێ بکەن ئاسان نییە بتوانن ڕێک بکەون بێکەوە بە هاوبەشی کار بکەن ئەوە قسە دەکەن مەرجدا دێن بۆ ئەوەی ڕێک نەکەون نەک ڕێک بکەون. بەڵێ بەڕێز غازی حەسەن شرۆڤەکاری سیاسی لە شاری مینێسۆتا لە ئەمریکاوە لەگەڵماندا بووی. سپاس بۆ شرۆڤەکانیەوە.